دەچیان قسە نەکەن سەودە شەوێکی خۆشویان دیارە دانیشتین لە ماڵەکە محەممەد تاقانە خۆشەویست لە سەداوەتی کاکا محەممەدینە ئەو نەوارە بە بۆنەی ساڵ ڕۆژی لەدایکبوونی مازیار و میناخان کۆڕی هونەرمەندان کاکە بەشیر تاقانە بە نەوی باڵەبان بەزەڵەن سەنگەری خۆشەویست گۆرانی لەلایەن سافی شەریفی لە کوێ لە خزمەتیاندا ناوەکانی ئینشاڵڵا برادرانە بە بند و بە گۆرانیان کابرێ ڤیدۆ فلیمەدار نووسینگەی منسوور کاکە مەمەدچی خۆشەویست برادران پێشی جوابم بۆ کەوفەر بوو ئەو نەوانە لە بڕواری دەی شەشی ساڵی 2020 زەفر دەبێ و فەرمووی
Thank